بە شێوەیەکی گشتی هۆکاری دابەزبوونی ژمارەی توشبووان ئەمە لە سەرەتای زیادبوونی حاڵەتەکانەوە دیارە تیمێکی زانستی و کارگەڕیمان پێکەنا لە پزیشکانی پسپۆڕی مناڵان و تیمێکی کارگەڕی زوو کەوتینەوەی چۆن ڕێگری بکەین لەوەی کە ژمارەکە زۆر بێ و لە دەست دەرچێت. سپاس بۆخوا بە پێ و پلانی کە داماننا لە بڵاوکردنەوەی هۆشیاری جیاکردنەوەی نەخۆشەکان، تەنانەت جیاکردنەوەی خەستەخانەش کە ئەو نەخۆشخانەی کە با بڵین توشبووان چارەسەریان بۆ کرا. سپاس بۆخوا و وەکوتم لەگەڵ بوونی هۆشیاری لای هاوڵاتیان سپاس بۆخوا توانیمان بگەین بەوەی کە ئەم توانین لە ئێستایەوە لەم ڕۆژەیە بڵێن ژمارەی توشبووان سپاس بۆخوا زۆر کەم بۆتەوە بە 50 ژمێرن. لە ئێستا بەپێی ئەم داتانەی کە ئێمە توانین بڵێن لەم 3 هەفتەیە هەمانە سپاس بۆخوا توانین بڵێن مەترسی نییە لە ئێستایە. ئینشاءڵڵا مەترسیش نابێت. نەتیجەکەی وا بوو ئەنجامەکان وا بوو زۆربەی زۆری هۆکاری نەخۆشیەکە جۆری ڤایرۆسە، لەناو ڤایرۆسەکانیشە ئەو ڤایرۆسەیە کە زۆرتر سەلامەتە. ئەنجامی پشکنینەکانی ئەو پشکنانی کە ئەوان بۆیان کردین ئەمە بوو کە زیاتر هۆکاری نەخۆشەکەیان بۆ دیاری کردین کە وەکو وتم جۆری ڤایرۆسی بوو.